او برای پرسیار و سوال دکا دڵێ هەندێک دەڵێن لە مێژوونووسان و یان لە ناو خۆماندا بانگەشەی ئەوەیە دەڵێن کورد لە ترسی جزیەدانێ بوویتە موسڵمان، هەندێک دەڵێن کورد لە ترسی شمشێر بوویتە موسڵمان، هەندێک دەڵێن بە خۆشی خۆی بوویتە موسڵمان. ئایا سەحابە بەڕێزەکان شەهید بووینە لە کوردستان؟ ئایا دۆڵی سەحابان چییە؟ بوون وجودی هەیە لە ڕاستیدا؟ ئایا گۆڕی سوڵتان عەبدوڵڵای عارەبی لە ناوچەی مەخمور عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتابە؟ لە وڵامی ئەو بەڕێزەیدا دەڵێن مێژووی ڕاستەقینە لە گەروەیدایە کوردەکان لە هەندێک لە ناوچەکان لاملیان کردیە و ڕوبەڕووی سەحابیەکان بووینەوە، چونکە ئەو کاتی کورد ژێردەستە بوو، ژێردەستەی فارس بوو، بەڵام لە زۆربەی زۆری شوێنەکان بە بەڵگەی ڕاست و دروستی مێژووی سەلمێنراوە کە کورد بە خۆشی خۆی بوویتە موسڵمان، حەزی بەوەی بوو ئەو دەرگایی لێ بوویتەوە لە ژێردەستەی فارسەکان قوتاری ببێ، چونکە کورد ئەو کاتی دەچەوسێنرایەوە، چەوسانەوەکە لە ڕاددە بە دەربوو، تەنانەت لە مێژوویدا تۆمارە دەڵێ هەندێک جار بەرپرسە فارسەکان کوڕەکانیان لۆ هەوا و هەوەس و زەوقی خۆیان دەهاتنە سەرماڵی کوردێکی جاروە بوو، ئەگەر کچێکیان دڵگرت با و پێیان جوان و بەرچاو بە دەهاتن کچەکەیان دەفراند لەبەر دەرگای، هەندێک لە حیمایەیان لەگەر خۆیان دەینا بابی دەبا بە دیاریەوە ڕاوەستا بە زینای لەگەر دەکرد، ئەو جار بابەکە لە هەژمەتان جاروە بوو خۆی دەکوشت، جاروە بوو خۆی بە چڕوچاوی واندادا و ئەوان دەیان کوشت. کورد لەو ژێردەستەیەی بووە لە ژێردەستی فارسەکان و ڕۆمەکان، ئەو کاتی کورد سربەخۆیی خۆی نەبووە، ئەو جار لەبەر هەندێک کورد کە دیتی ئیسلام دینێکی زۆر خۆشە و لە ژێردەستەیی ڕزگارت دەکا و ئازادت دەکا، زۆر بە خۆشحاڵیەوە لەو ژێردەستەیەی خۆی ڕزگار کرد و باوشی بە ئیسلام داهێنا، بەڵگەش لەسەروەی یەکەم سەرلەشکری فارسەکان کە زۆر ئازا بووە لە کوردەکان ناوی قوبادی کوردی بووە. قوبادی کوردی شارێک هەبووە کە دەکەوێت لە جنوبی منتیقەی نێزیک جنوبی عێراق و لە منتیقەی وەسەتەوە لەگەر حدودی ئیران کەوا لە لای قەسر شیرین و ئەو لای شارێک هەبووە کەتیتە خاچی عێراق، ئێستا ئاثەواری نەمایە بەس لە مێژووی باسی لێوە دەکرێت بە یەکدەنگی، ناوی حەلوان بووە. شاری حەلوان شارێکی گەورەی کوردان بووە کە قوباد خەرچی ئەو شارەی بووە، سەردەمی ئیمامی عومەری کوڕی خەتاب کە لەشکری موسڵمانان هاتیە ئەوێ ڕزگار بکە، قوباد سەرلەشکری فارسەکان بووە لە ئازایی و بلیمەتیدا، بەڵام کە دیتی دینی ئیسلام هاتیە هەر شەوێ خۆی گەیاندە سەرکردەی موسڵمانان، بە خۆی و بە لەشکرەکەی تەسلیم بوو، بە خۆشحاڵی دڵیەوە بووە موسڵمان، هەواڵ گەیشتە ئیمامی عومەری، ئیمامی عومەر هەواڵ و فەرمانی دەرکرد فەرمۆی با قوباد ببێتەوە سەر لەشکری موسڵمانان، مادەم کەسێکی وا پاک و بلیمەت و ئازایە فعلەن بەسەر لەشکرایەتی قوبادی دەیەها سەحابی بوونە مەئمور لە بەردەستی قوبادی، ئیسلام ئەوها پاک و خاوینە، ڕەگەز پەرستایەتی و تەعەسسوبی تێدانە، چێ خێری بۆ ئیسلام هەبێ ئەو دەبێتە سەرکردا، ئەوانی تر لە بەردەستی سەمع و تاعەیان بۆی دەبێ، ئەو جار قوباد دەچی هێرش دەکاتە سەر هورمزجانی و هێرش دەکاتە سەر شاری مەدائین کە سەلمان پاچی ئێستا پێدەگوترێ، چکە پایتەختی گەورەی کیسرای لە مەدائینی بووە ئەو کاتی، ئەو جار سەلمان پاچیشی پێدەگوترێت چونکە سەلمانی فارسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە موسڵمانان مەدائینیان پاک کردەوە لە دار و دەستەی کیسرای، ئەلەوێوە قەسری کیسرای لێبوو، سەلمان فارسی بووە والی ئەو شارەی لەلایەن ئیمامی عومەرەوە ئەو بڕیارەی بۆ دراو، نەچوو لە قەسری پاشای کیسراش دابنیشێ، دەڵێ حتا لە ڕیوایەتەکان دەڵێ سەلمانی فارسی گۆتی وەستایەکانم بۆ کۆکەنەوە، چەند شەو ڕۆژ بوو شاری مەدائینیان ڕزگار کرد بوو، پاچیان کردبەوە موسڵمانەکان، سەلمان لە بندارەکان دەنووست، عائیلەی لە گەردانە بوو، منداڵی لە گەردانە بوو، قائیدی موسڵمانانە هەر کە زەوایندی دەچوونە ماڵی خۆیان خیوەتیان هەردا بوو، ئەویش ئەگەر ژێر دارەکی بدیت باوە لێ دەخەوت، ئەخیری چون گوتیان ئەی سەر کردەی موسڵمانان و ئەو فارسەکانیش ئەوانی بووبوونە موسڵمان، کوردەکانیش لۆ نایی بچی لە قەسری کیسرای دانیشیە دەتوێت ڕزگار نەکردیە، فەرمووی سوێند بەخوای دانانیشم لە قەسرێکی کە شرک و هاوبەشی تێدا ئەنجام درایە، بۆ خوای ڕەب العالەمین و غڕوریەتی تێدا کرایە، قەتا و قەد ناچمە ناو ئەو قەسرەی،
ئێگوتیادی چ دەوێ ئێمە قەسرێکی ترت بۆ بکەین گوتی بەڵێ وەستایەکانم بۆ کۆ بکەنەوە دەڵێ وەستایەکان هەندێکیان هەر فارز مابوونەوە و لەسەر دینی خۆیان بوون دەلەرزین تاو سەرکردەی مسلمانانە ئێرەیان وا ئازا و بلیمەت بوون ڕزگاریان کرد دەبی چ قەسرێکی لە ئێمە بووێ بە بەلاشش پێمان دەکا دەبی چەند ساڵ پێوە خەریک بین مادەم بە قەسری کیسرای رازی نەبووە ئەو هەموو تەبەقە و ئەو هەموو قەسر و بینایە گەورە دەبی چی بووێ دەزانی سەلمان چی داوا کرد سەلمان فەرمووی یەک ژوورم دەوێ گوتیە وەستایەکان بەڵام ژوورەکە نابی سۆر لەسەر زەرم سەقفەکەی بەرز بێ پێم وایە پێویستم پێی نییە هەر بای ئەوەندەی بێت تێدا ڕابوەستم لۆ شەو نوێژیەکان شەوان دێمەوە پشووی تێدا دەدەم چەند بستێکیش لەسەر سرم بەرز بێ سەرمی لێ نەدەم لە هەستان و دانیشتنەوەی هەر ئەوەم دەوێت منیش ئێستا ڕادەکشێم بۆتان بپیون بەقەدەر بەژنی من لە پێم هەندێک زیاد بی و لەسرم هەندێک زیاد بی با گۆڕ و قەبر حیساب نەبی بەرینی و دوور و درێژی ژوورەکەم هەر ئەوەندە بی ژوورێکی ئەوەندەم پێویستە و ئەوی دی ئیسراف و زیادەیە هیچم پێویست نییە هەر ئەو ژوورەم هەبی ئەویش لۆ شەو نوێژیەکان و شەوان عیبادەتی خۆم و خلوەی تێدا بکەم لەگەر خوای پەروەردیگار ئەوە قائیدی مسلمانانە ئەوە سەرکردەی مسلمانانە ژوورێکی وایان بۆ سەلمانی کرد و دروست کرد قەسرەکەش بای لێدەدا لۆ بەیتولمالی مسلمانان بوو جا کورد بەڵگەی ڕاست لە گەروەیدایە زۆربەی هەرە زۆریان بە خۆشحاڵی خۆیان بووینە مسلمان باوشیان لۆ ئیسلام کردیتەوە لە ژێر دەستەییدا بوون لە ژێر چەپۆچیدا بوون و مێژونوسە بە ئینسافەکان ئەوانی کوردیش نین و ئەوانی مسلمانیش نین دان دەنێن بەوەی دەڵێن کورد ئەگەر حەسابیتەوە لە مێژوویدا بەس لە سەردەمی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام هەندێک لە کوردەکان چوونە خزمەتی و حەسانەوە و لە سەردەمی حکومکردنی ئیسلام حەساینەوە هەر سەردەمی حکمی ئیسلامیش بوو کورد بۆ خاوەن ئیماراتەکان بە تەحەدای ئەڵمانیەکان دەکەین با نیو بەڵگەش بیننەوە مێژووی دەخینینەوە ئەوانیش بابی خوێندنەوە ئێمە لەبەر هەندێ دەڵێن گرینگە مامۆستا و مەلا و فەقیهەکان لەسەریان فەرض و واجبە ئەگەر لەو بار و زروفانە هەر کتابە شەرعیەکان نەخوێننەوە مێژووی کوردیش بخوێننەوە وەبی بێدین و ئەلمانیەت لاف و گەزافی کوردایەتیمان لەسەر لێ نەدەن وانەڵێن ئێمە هیچ نازانین لە مێژووی بڵێن ئیسلام غەدری کردیە و مسلمان غەدری کردیە لە کوردەکان با بە بەرچاوڕوونی پێیان بڵێن دەیەها کتابی مێژوویمان خوێندیتەوە بە تەحەدای ئەلمانیەکان دەکەم لە مێژوودا کورد توانی بی یەک ئیمارەت و سربەخۆیی خۆشیشی هەبوو بی حتا هاتنی ئیسلام کوردیان دەوڵەتی ئەگەر دەرێن دەوڵەتی میدیامان هەبووە ئیختلافی لەسەرە هەموو مێژوونووسەکان هەندێک دەڵێن هەر وجودی نییە ئەو دەوڵەتە مێژوونووس خۆ نەمسلمانیشن زۆر کۆنیشن کەوا دەڵێن هەندێکیش دەڵێن وجودی هەبووە بەڵام ظڵم و ستەمیان کرد گەندەڵیەکی زۆریان هاتە ناوێ سەرکردەکانیان زۆر بەرز بوونەوە جەماوەرەکە ژێردەستە بوو وەکو باروزروفەکانی ئێستا ئەوجا بە ئاسانی ئەخمینیەکان هاتن دەوڵەتی میدیایان تێکدا و ڕووخاندیان بەڵام کورد لە سەردەمی مێژووی ئیسلامدا بووە خاوەنی چەندین ئیماراتی سربەخۆ حکم هەر حکمی ئیسلام بوو حتا لە سەردەمی عوسمانیەکانیش ئەو ئیمارەت و سربەخۆیانەی کوردی کە هەبووە لە سەردەمی مێژووی ئیسلام بووە کورد حەسایتەوە جا کوردیش ڕۆڵی هەبووە بۆ ئیسلام دەیەها کەڵە پیاوی زانا لە کوردەکان هەڵکەوت چونکە دڵیان بە ئیسلام خۆش بوو دەیەها مجاهیدی جەنگاوەری گیان لە سەردەست لە کوردەکان هەڵکەوت بۆ نمونە سڵاح الدینی ئەیوبی کە قودسیشی ڕزگار کرد کە هێزەکەی دەوروبەری سڵاح الدینی هەندێک لە مێژوونووسان دەفەرمون قوات خاسەکانی سڵاح الدینی زۆربەی کوردەکان بوو دەیفەرموو با قەومی من لە پێشەوە بن لۆ خاتری خوای رب العالمین نەڵێن قەومی لە پاشەوەنا ئەو جار سڵاح الدین دەیناردن و ژمارەیەکیان لە مێژووی تۆمارە خەڵکی هەولێر و دەوروبەری بووینە لە قوات خاسەکان و زاوای سڵاح الدینیش سوڵتان مظەفەرالدینی هەولێری بووە کەوا خوشکی سڵاح الدینی لەگە بووە یەک بووە لە قایدە گەورەکان و قوات خاسەیەکی زۆر مهمی هەبووە سوڵتان مظەفەر هەموو دەمێ لەگەر سڵاح الدینی کوڕە خەزووری چووە لۆ شەڕ و جەنگەکان هیچ شەڕێک نەبووە سوڵتان مظەفەر سەر لەشکر بوو بێ ئەو جەنگە و ئەو لەشکری مسلمانە شکا بێ کورد ئەوای کردیە لۆ ئیسلام
ومسلمانەکان بە هەمان شێوە لە مێژووی ئیسلامداوە تاریخیتی ئەوانەی دەڵێن دۆڵی سحابیان و سحابیەکان وا کوژراینە و لەوێ کەوتینە هەندێک خەڵکی عەلمانی بێدین لە کۆنەوە و ئێستاش لەگەردابی شانازی بەوەی دەکەن کورد ئازا بۆ سحابەی کوشتی ئەوە خەتەئە هەڵەیە لە عەقیدە و بیر و بڕوادا ئێمە خۆڵی بنی پێی سەحابیەکی بە هەر هەموو خەڵکی نادەین سەحابی وەلی خوای رب العالمین بووینەوە عەقیدەیە و بیر و بڕوا و دینمانە کورد هەموو بەلایەکی کچکەترین سەحابەش لە تەرازوێکی و بەلایەکی نابێ و تەعەسسوبەمان هەبی بەڵام کوردە مسلمانەکانیشمان زۆر خۆش دەوێ بە دینەکان ئەوانەی تریژ نە کوردی ڕەسەنن کەوا بە سحابیەکان دەڵێن و نە بە مسلمانیش حیسابن و دۆڵی سحابانیش درۆیە و دەلەسەیە و هیچ بەڵگەیەکی سەحیحی لەسەر نییە سحابە هاتبوون و ئەوەندە لەوێ شەهید کرابن تەنها بەڵگە لەسەر وەیە لە مەنتیقەی شارەزور شارەزوریش دەڵێن زیاتر مەنتیقەی شارەزوری یەکەم کە دەوروبەری مووسڵێ و سنجار و ئەو جیانە بووە سەحابیەکان و لەشکری مسلمانان ڕوبەڕووی شەڕی گەورە بووینەوە بەڵام لەوێ کە سەرکەوتنیان بەدەستی نایە تەنانەت لە هەندێک لە لای مێژوونووسان دەڵێن شاری هەولێرێ بەبێ شەڕ و بەبێ ئەوەی یەک کەس بکوژدێ و برینداربی تەسلیم بووە هەندێک مێژوونووس دەفەرمون بەسەر پەرشتی خالیدی کوڕی وەلیدی شاری هەولێرە ڕزگار کراوە ئەو کاتە یەک کەسیش نەکوژراوە و بە حوبی خۆیان و بە خۆیان کە قەڵات بووە شاری هەولێرە تەسلیمی لەشکری مسلمانان بووینە و بووینە مسلمان کورد ئەو پیاوە بەڕێزانە بووینە لە کۆنەوە ژێردەستە بووینە و ڕزگاریان بووە ئەوە ڕاستی و دروستیەکەیتی و عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەریش نەخێر ئەوە ڕاست نییە لە مەنتیقەی مەخموری بە جێرەی تاریخ شەهید نەبووە و یان نەمردیە و مەرقەد و قەبرەکەی لەوێبی ئەوە هەموو دوژمنانی ئیسلام ئەو هەموو مەرقەدەیان لۆمە کردیە و دروست کردیە بە ناوی فلان و فلانی بڕۆ تاریخ و کتابە مهمەکانی ئیسلام و زانایە گەورەکان بخوێنەوە هیچیان وانیە و تێک ناکاتەوە تەنانەت سوڵتان مظەفەر نارێن ئەوە مەرقەدیتی هەموو زانایان ئیبن کەثیر ئیبن ئەثیر وزانایەکان ئیبن خەلەکان لە سەردەمیوی ژیایە هەمویان متفقن سوڵتان مظەفەر لە هەولێرێ نەشاردرایتەوە و لە هەولێرەش وەفاتی نەکردێ بە ئیتیفاق چووە بەرەو مەککە و مەدینەی لە کوفەی وەفاتی کردیە یەک لە ڕەئیەکان گرنگەوەیە لە هەولێرە وەفاتی نەکردیە جەنازەشی نەهاتەوە ئێرە ئێستا شینە مەرقەدێکیان لۆ کردیە و دەڵێن جەنازەکەیەوەیە و دەیەها کەس پێ تووشی گوناه و تاوان بووە شرکیات و خوڕافیات و هاوار و ئەوە هەموو دوژبنانی ئیسلام ئەوەی دەکەن ئێمە سوڵتان مظەفەر و مردیەکانمان شانازیان پێوە دەکەین کە لە پیاو بووینە خۆشمان دەوێن دوعای خێریان بۆ دەکەین ناچین لە دەوری مردیان کۆبینەوە مردی لۆمە هیچ پێ ناکرێت دەبیبین لە دەوری زندیان کۆبینەوە ڕوبەڕووی کافر و مشریکەکان بینەوە فێڵمان لێ نەکەن دەیانەوێ مردیمان لۆدا بنێن ئەمە لە دەوری مردیەکان خڕکەنەوە ئەوانیش بە کەیفی خۆیان بێن ئینگلیز لە کاتی خۆی ئەمریکاش ئێستا سەروەت و سامانەکەمان ببەن و بدزن و ئەمەش خەریککەن بە دیار سوڵتان مظەفەریەوە بگرێن و هاوار بکەین و بڵێن هەر ئەو مەرقەدەمان هەبی بەسمانە نەفت بالۆ ئەمریکای بی فکر لە نەفتی نەکەینەوە دزیەکە بالۆ ئەو عەمیلەی ئەمریکای بی کە سەرکردەیە لە فلان وڵاتی و لە فلان شار و ئەوانە بەوەی فێڵمان لێ دەکەن خوا ئەوەی نەفەرمووە سوڵتان مظەفەر گەیشتە حەقی خۆی پاداشتی خوایی بە دڵنیایی یەکێک بووە لە وەلیەکانی خوای رب العالمین مجاهیدێکی زۆر تێکۆشەر بووە ئینسان بووە خەتەئیشی هەبووە بەس باشەی زۆر زیاتر بووە لە خەتەئەکانی شانازیشی پێوە دەکەین ئیسلام خەڵکی ئەوها پەروەردە دەکات دەبی ئەمە ژیان نامەی سوڵتان مظەفەری بخوێنینەوە کەمتر خەم نەبین برێنە دەسەڵاتدارەکانی شاری هەولێرێ ئێمە لە ئێوەمان قبوڵ نییە هەتاوەکو سوڵتان مظەفەری نەبن کە سوڵتان مظەفەر لە شاری هەولێرێ خەڵکی لە عەدالەت و دادوەریەکەی حەسابوونەوە لە هەموو کۆڵانێکی فرنیەکی دانابوو بە ئیتیفاقی مؤەڕیخین دەفەرمون زۆر دەوڵەمەند بووە خەزێنەی دەوڵەت پڕ بووە چونکە نەیدەدزی لۆ خۆی خەزێنە پڕ دەبی ئەگەر سەرکردە دز نەبی و لە هەولێر و کوردستان و ئەو وڵاتەیمە زۆر بە پیت و بەرەکەتە ئەگەر سەرکردە دز نەبێ و بەرووبوومەکان غەمی لێ بخورێ و بەبەرهەم بێ والله حسابی خۆمان بزر دەکەین لە هەموو سەردەمی سوڵتان مظەفەروددینی هەولێر حسابی خۆی بزر کرد بوو فەقیری تێدا نەما بوو
لە هەر سەرە کۆڵانەیەکی فرنیەکی نانی ئەو سەردەمی دانابوو نانیان دروست دەکرد بە سەبەتە دایان دەنا فەقیر و هەژارەکانی فێر کرد بوو کێ نانی نییە بە پارە پێی ناکردرێ لەسەر حیسابی سوڵتان مظەفەری بابێ نانی خۆی ببە ئەوهاش فێرکرابوون کەس فێڵی لە کەس نەدەکرد نانی نەدەچوو زیاد بینی بتزی و برێ دەفرۆشمەوە چونکە ئەگەر ملەتیش دز نەبێ سەرکردەش ناتوانی دز بێ سەرکردەش ئەگەر دز نەبێ ملەتیش ناتوانی دز بێت تەواوکەری یەک دەبن ئەو کاتەی دەچوو بە قەدەرە خۆی ئەگەر ڕۆژێکی میێوانی هات بە میێوانی شەوەی هەبا کەسەکە دەبا بچوو با بە فرنیەکەی گۆتبا من سبەینێ میێوانم هەیە و دووز بە و سێز بەش ئەوەندە نانەی زیاد لۆ من دابنێ بەلاش دایدەنا لۆ میێوانەکەی نەخۆشخانەی دروست کرد بوو یەکەم کەس لە شاری هەولێرێ کە نەخۆشخانەی بەلاشی دروست کردیە سوڵتان مظەفەرالدینی هەولێری بوو نەخۆشخانەیەکی بۆ ئەوانە دروست کرد بوو کە نەخۆشی مزمین و چاوچوێرن نابینانە کەم ئەندامەکان ئەوانەی خوا تاقی کردینەوە ئەوانە بە بەردەوامی لەو نەخۆشخانەی دوو چارەسەری دەکردن پزیشک دەهات دەرمانی باشترین دەرمانی دەدانێ بەلاش شوێنی زۆر ئیسراحەتی بۆ دانابوون مامۆستا و واعیزەکانیشی دانابوو دەبا ڕۆژانە یان هەفتانە چەند جارێک بچن دڵیان بدەنەوە و بیسێبوریان بێ و نەخۆشن ئەوە چ نەوعە بەڕێوەبردنێکە ئەوروپای چ و فلانی چ و فیساری چ ئەوانە هەموو درۆ دەلەسەن لە چاو مێژووی ئیسلام و تاریخی ئەدیلۆ ئەمە شێت و شەیدای ئەوەینە دەڵێن حکمی ئیسلام بگەڕێتەوە سوڵتان مظەفەرالدین و سەلاحەددینی ئەیوبیمان لۆ پەیدا بێتەوە دەزانین دەکەوینە چ خۆشیەکیان نیوەی ملەتی بفەوتێ ئەوانە بێنەوە هێشتا هەر خۆشترە لەبەروەی ئەوها بوو سوڵتان مظەفەر نەخۆشخانە بەلاش بوو کەواتە ئەگەر ئەتوانانت بەلاش بێ دەرمان و نەخۆشخانەت بەلاش بێ چت دەمینێ ملت هەر ئێستا لەو سەردەمەی ئەگەر حکومەتی هەرێم بێ بڵێ دەرمان بەلاش ئەوی نەخۆشە گەورە و گچکە نەخۆشی مزمینی هەیە دەستیە دکتۆری هەر یەک فلس و یەک درهەمیشمان ناوێ پێشی دەکرێ بەس نایکە و لە پاشان برێنانیش بەلاشە هەموو ڕۆژێ نان و کولێرەی گەرمی خۆتت هەبێ ئەو کاتێ تو کێشەی چت دەمینێ دەمینێ خانی و ئاو و کارەبا ئەوەشی سوڵتان مظەفەر دیاری کرد بوو و نەیدەهێشت ئەوانەی دێن میێوانیش دەبن لە شاری بارقورسی بێخنەسە ملەتێ چەندین شوێنی وەکو فندقی دانابوو هەر میێوانەکی شار دەهات ئەگەر میێوانی توش باجێ و ڕێد نەبا دەچووی لەوێ لەسەر حیسابی سوڵتانی هەتا سێ شەو و سێ ڕۆژان بە ئیسراحەتی خۆی چی بویست بە لەوێن دەردەی خوارد و دەی خواردەوە و ئیسراحەتی دەکرد و پشووی دەدا لەوەی ڕەفاهیەتتر و خۆشیتر چییە نەگوەکو ئەوروپای بەدرۆ پارەت دەداتێ بە ضەریبەش لێت دەستینتەوە ضەریبەی لە کەسیش نەدەستان سوڵتان مظەفەرالدین ئێمە ئەوەمان دیتیە لەبەندێک کات خۆی بە ئایدون ئوستورالیمان گۆت لە مناقەشەکەی کە نوێنەری ئەمریکیەکان بوو هاتە لای ئێمە لەسەر تەقریر و راپۆرتی هەندێک لە حیزبەکانی ئێرە بەداخەوە وایان نووسی بوو ئەو ئەمریکیانە بێن ئەمن ببەن هەر وجودم نێلن بە کۆپتەری بێن لە ماڵێ لە مزگەوتی محەممەد فەوزی بمبەر بەڵام دوایە خوای تەعالە ئاسانی کرد ئاگاشمان لێی نەبوو بۆ خۆی هات بەرپرسەکە کوڕی فارزباوەی لەگەریدا بوو متەرجیم بوو باور هاتنە ماڵێ و مناقەشەمان کرد 3 ساعات و نیو لە مناقەشەکەی ئەو جار ئێمن ئەو مێژوانەمان بۆیان خوێندەوە تێمە هاتینە ئەمریکا دەمانەوێت فێرە دیموکراتیەتتان بکەین لە منەظەمەی NRT بوو NRT منەظەمەی NRT کە ئەمریکایی نابووی مخەوەلی کرد بوو مخابەراتی ئەمریکیش نەیدەتانی دەستی بینتەبەرێ جاک بەرپرسی هەمویان بوو سەرکردەکانی خۆمان دەرکەیان واڵا بوو ئەو ئایدنە دەیگوت بەبێ دەرکە لێدان دەسمەکن گەورەترین کەسی کوردستان دەبی لە خزمەتیشم دابی ئەوەی هاتە لای ئێمە ئەوە بۆش وا ئەمری کردبوو پتان کەینە دیموکراتی توان بابە دیموکراتین گۆ ماڵێکی قەرپە لە لایمە هەر ئەوهامان پێگوت گوتمان تەرجومەکە سەر بە ساحێبی ئەو مارە قەرپە
ئەمن ئیسلامم هەیە ئیسلام زۆر لە دیموکراتی تو ڕێک و پێکترە ئەگەر مێژووی دەخوێنمەوە ئەوەی ئەتوو دەیکەی فرت و فێربازیە لە ئەوروپای کە دەڵێی جەماوەرم پێوە حەسایتەوە ئیمە بەبێ فرت و فێربازی ئەوەتە ئەوەمان هەبووە سوڵتان مزەفەرودین ضەریبەی لە کەس وەرنەگرتیە ئەو ژیانەی سوڵتان مزەفەرودین دابینی کردیە لۆ جەماوەری لۆ ژێردەستەکان قەت نەبووە لە هیچ مێژوویەکی ئایا ئەمریکا بەبێ ضەریبە پارەی دەداتە خەڵکی نەخێر نایدە ئایا ئەمریکا نانی بەلاش کردیە لە ئەمریکای کەس دەتوانی لە ئەمریکا و ئەوروپای نانێکی بەلاش بینی نانێکی بینی دەبی دە ڕۆژان ئیش بکەی پارەی ئەو نانەی ئەگەر لە مستەقبەلیش بینەوەی نەوەشت دەبی بیداتەوە ضەریبەت لەسەر حیسابە کێ دەبتە ساحێبی چی خۆی ئیسلام وانییە گەنجەکان بگرێن لۆ سوڵتان مزەفەرودینی ئێستا ژنت پێنایەوانیە ماڵت پێداناندرێ سوڵتان مزەفەرودین خانی دابین کردبوو لەو هەموو گەنجەکان پارەی پێدەبەخشین و پێی دەدان و ئافرەتی بۆ داخوازی دەکردن دەیگۆ باناموس پارێزراو بی سنەتی خوا و پێغەمبەریە عەلەیهی السەڵات وەسەلام لەبەر هەندێ ئێمە کە ئەو مێژوانەمان خینتەوە و بڕوامان بە ئیسلامە سەرکردەکانی خۆمان و ئەوروپای هەر وەزعێکی بین نەگۆڕێ و بیڕێن ئاسان پێیان ڕازی نابین ئەمە حەزمان لێ دەبی نیوەی سوڵتان مزەفەرودینمان لۆ بکەن ئەو جار هەند پێیان دەڵێن خراپەتان کەمە ئیسلام ئەوها خەڵکی پەروەردە کردیە ئیسلام خۆشی و بەختەوەری بووە ئیسلام بەختەوەری و خۆشی بووە بۆ کوردەکان لە باندێک کوردەکان ئاسان بوونە موسڵمان بەردەوامیش بوون لەسەری